لە کوردستان هەست بە مەترسیەکانی ژینگە کراوە. دەستەبژێرێکی گەنج و هوشیار دەیانەوێت میدیاکان گرنگی بە بواری ژینگە بدەن و هەوڵ بدەن ژینگە لەو دۆخە مەترسیدارەی کە تێی کەوتووە دەربازی بکەن. لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو بۆشاییەی کە حکوومەت دروستی کردووە و گرنگی بە پاراستنی ژینگە نادات، کارگە و نەبوونی ڕیسایکلینی خۆراک و پاشماوەی ڕۆژانە مەترسی جددین لەسەر ئاو و هەوای هەرێمی کوردستان. جگە لەوەی بەشێک لە دانیشتوان هوشیاریان نییە سەبارەت بە ژینگەکەیان و پاراستنی، بەڵام کۆمەڵێک گەنج بە شێوەی خۆبەخشانە لە وەرکشۆپێکی ژینگەییدا لە ئۆفیسی سەرەکی میدیای ئیرادە بەڕێوەچوو ئەو مەترسیانە تاوتوێ دەکەن و دەشیانەوێت میدیاکان لە بری سەرقاڵبوون بە هەواڵی بێبایەخ و پرسیدەرەکی سەرنجێکیشان لەسەر پاراستنی ژینگەی کوردستان بێت و هوشیارکردنەوەی هاوڵاتیان بکەنە ڕۆژەڤی خۆیان. یەکێک لەو بەشداربووانە کە لەم چالاکیەدا بەشدار بوو وتی: لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە گرنگیەکی زۆرمان لە بینی لە سەبارەت بە ڕۆژنامەگەری ژینگەیی و هەروەها سوودێکی زۆریشمان بینیم. لەبەرەوەی تاوەکو ئێستا من وەک خۆم مەزانی کە ڕۆژنامەگەری هەر یەک بابەتە و یعنی هیچ جیاجیان نییە بەشەکانی، بەڵام ئێمە لەم 5 ڕۆژەیە زیاتر ئاشنای ڕۆژنامەگەری ژینگەیی بووین بە تایبەتی و چۆن بتوانین ژینگە لەگەڵ ڕۆژنامەگەریە تێکەڵکێشی بکەین بۆ سوودی کۆمەلگا. ڕاستەکەی ژینگە لە کوردستان و بەگشتی لە هەموو دنیا لە ئێستا مەترسی لەسەرە. ئەمڕۆ ئێمە بەشداریمان کردووە لە ڕاهێنانی ڕۆژنامەگەری ژینگەیی کە ئەم ڕاهێنانە لەلایەن ئەکادیمیای ئیکۆلۆژی بە هاوکاری ڕێسایی ڕۆزا لوکسمبۆرگ لقی بەیروت پێشکەشی دەکات لە چوارچێوەی پرۆژەی بەهێزکردنی ئیکۆلۆژیای سیاسی ڕەشنەگرانە لە ڕێگەی میدیای کۆمەڵایەتی و پەرەپێدانی تواناکات. ڕاهێنانە بە بەشداری بیست چالاکوان و هەم لە ئافرەتان و هەم لە پیاوان بەشداریان کردووە. تەتیدا لە ڕاهێنانەکەیە بۆ ماوەی 5 ڕۆژتیان و توانرا لەم چالاکیە کە ئەو پێوەرە ئەو تەکنیکە نوێیانەی کە لە کاری ڕۆژنامەگەریە کە ئەکرێت بۆ ژینگە بتوانین لە داهاتووە کاری لەسەرکەین بە شێوازێکی ئەکادیمی. بە وتەی یەکێک لە بەشداربووانی دیکەی چالاکیەکە، ژینگەی کوردستان مەترسیەکی زۆری لەسەرە، چونکە زۆرێک لە زەویە کشت و کاڵەکانی هەرێمی کوردستان بووەتە شوێنی نیشتەجێبوون و خانوبەرەی لەسەر دروست دەکرێت. گومان ژینگەی ئێمە مەترسی لەسەرە لە ڕووی من کەوەکو کەسێکی کشت و کاڵی ژەربەی زەوی کشت و کاڵەکانمان بینای لەسەر کراوە کە لەگەڵەوەیە زۆر پێویستیشن، یعنی بەپێی ئەگەر لە کاتی زۆر سەرڕوورابێ کێشانێ، بەڵام من ئەوەی تێبینیم کردبێ بینای زیاد لە حەد لە چاو ژمارەی دانیشتوانە دروست کراوە. بێگومان میدیا دەورێکی زۆر کاریگەری هەیە لە وشایەتی ژینگەیە، بۆ نمونە بەتایبەت لە مناڵەکان وەرە کە هەموو تاکێک هۆشیارە بدێتەوە. هەر یەکێک لە ئێمە مۆبایلی پێ زانیاری وەرەگرێت دەوری هەیە، میدیا دەوری هەیە لە هۆشیارکردنەوەی تاک بە تاکی کۆمەڵگا. زمان مامەڵەتان لەگەڵ فڵەکە زۆر تریان بوو، زۆر سەردەمیان نەبوو. من زۆر ئەوەی کە سەرنجی ڕای کێشام قاپی پلاستیک و یان زۆر ژینگەتان پاراستنی خۆشتان هەیە هەر قسە ئەگاتۆت بکەینەکە، بەڵام ئێوە بە کردار سەلمانتان. تاک بە تاکی کۆمەڵگە و بە تایبەتی منداڵان کەنەوەی داهاتوون هوشیار بن لە ئاست پاراستنی ژینگەکەیاندا. ئەرکێک کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان فەرامۆشیان کردووە، ئەم گەنجانە دەیانەوێ بیخەنە ئەستۆی خۆیان.